پەروەردگارتان لەوێ بینەرانی ئازیز و خۆشەویست، خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بۆ قسە و باسکردن لەسەر مەسەلەیەکی تری ئابووری لە چوارچێوەی هەرێمی کوردستاندا. هەڵبەتە لە دوای پێکهێنانی لە دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و دروستبوونی پەرلەمانێکی نوێ لە عێراقدا خۆزگەکان لەسەرەوە بوون کە پرۆژە یاسای بودجە لە عێراق تێپەڕێنرێت و ئەو پرۆژە یاسایش بە هەوڵ و ماندووبوونی نوێنەرانی کورد لە ئەنجومەنەکە کارێ بکرێت کە کێشە داراییەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی چارەسەر و بگەنە بنبەست و لە ناویشاندا قوت و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە زیاتر لە 4 ساڵە کێشە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ناوەند لەسەر کێشە داراییەکانی نێوانیان. هەروەها لەگەڵەوەشدا هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ فەرمانبەرەکانی لە دوای ئەو قەیرانەی بەناوی قەیرانی داراییەوە دروست بووە دەوترێت کە هەرێمی کوردستان نێتیشی نییە بۆی ئەم قەیرانە لە کۆڵ موچەخۆران و هاوڵاتیەکانی بکاتەوە. ئەمە قسە و باسێکە بۆ ئەوەی کە لە دانیشتەکانی نوێنەرانی کورد لەگەڵ نوێنەرانی پێکهێنانی حکوومەتی ناوەندیدا هەمیشە قسە لەسەرەوە دەکرێت کە بە چ میکانیزمێک کێشەداراییەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند بگاتە بنبەست. و نێت و خۆزگەکان لەسەرەوە شەڵچنرابوو کە هەمیشە نوێنەرەکانی کورد لایەنە سیاسیەکانی هەرێم کە زۆربەی کات لە کاتی دروستبوون و پێکهێنانی حکوومەتی ناوەندیدا زۆرینەی لایەنە سیاسیەکان بە تایبەت جووت حیزبی دەسەڵات کە پشکی زۆرینەی دەسەڵاتیان لە حکوومەتی ناوەنددا بەدەست یەکێتی و پارتی دیموکراتی کوردستانەوەیە سەردانی لایەنە سیاسیەکانیان دەکرد و خەڵک و فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش لە دوای تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە خۆزگەکانیان لەسەر هەڵچنی بوو کە هەوڵ و ماندووبوونی نوێنەرەکانی کورد لەسەرەوە بوو کە موچەیان بۆ چاک بکرێت تا هەنووکەش خواست و خۆزگەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەر لەسەر ئەو پرۆژە یاسایە ئەوەیە کە موچەیان بە تاواتی بۆ بێنرێت پاشەکەوتی موچەش نەهێڵڕێت. لە هەمان کاتدا بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان جیاواز لە فەرمانبەرەکانی جیاواز لە خواستی هاوڵاتیەکانی هەنگاوی پێچەوانە دەنێت. با بزانین ئەم هەنگاوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو خۆزگانی کە هاوڵاتیەکانی لەسەر پێکهێنانی ئەم دوو بەرەیە دروست بووە تا چەنەگەنە دەرەنجامی باش یاخود دەرەنجامێکی خراپ. ئایا ئەم کێشە داراییانی لە هەرێمی کوردستان لە ماوەی 4 ساڵ بۆ 5 ساڵی ڕابردوو دروست بووە و هەڵاوسانێکی قەیراناوی قوڵ بەرۆکی هاوڵاتیەکانی ئەم هەرێمی کوردستانی گرتووە تا چەند دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆیان نەتەکێنن و ئەو دۆخە ناسەقامگیرە لە کۆڵیانەکەنەوە. لە هەمان کاتدا ئایا کۆڵ و نەهامەتیەکانیان لەسەرشانیان یاخود گرانتر دەکەن. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕانیەوە گفتوگۆیی زیاتر لەم بارەوە دەکەین. کاک شیروان میرزا سوپاس بۆ دەرفەتەی بەێمەدا. ئەمێ بپرسم ئەنجومەنی نەوت و گازی هەرێم کە ئەنجومەنێکە لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی چوارشەممەی پێشوو کۆبۆ و وتی ناتوانین ئێمە بۆ بودجەی ساڵی 2019 بەپێی ئەو بڕگەی کە دانراوە کە دەبێت هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوت ڕادەستی بەغدا بکە ناتوانن ئەو بڕەدابین بکەن. بۆچی ناتوانن ئەم بڕەدابین بکەن؟ ئایا هۆکارەکەوەی هەرێمی کوردستان لەو بڕە کەمتر بەرەمێنێت یاخود ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت لەگەڵ ناوەند جارێکتر نەگەنە ڕێکەوت؟
دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ کاکشیروان تاوەکو هاوکارانم لە کۆنتڕۆڵ چارەسەری ئەو کێشەیە دەکەن هەوڵەدەم لەگەڵ میوانەکەم گفتوگۆ بکەین سەبارەت بە توانەدارایەکانی هەرێمی کوردستان. هەڵبەتە مەوێ بڵێم کە هەرێمی کوردستان بەپێی لێدوانی پەرلەمانتارانی هەرێمی کوردستان کە لە ماوەکانی ڕابردوودا قسەیان لەسەر ئەسڵ و خودی ئەو دارایی کە دەکەوێتە دەست حکوومەتی هەرێمی کوردستان کە بەدەر لە بودجێ عێراق بەشی موچەی هاوڵاتیەکانی دەکات بەبێ پاشەکەوت لەو بەرهەمەی کە لە نەوت دەیفرۆشێ و لە داهاتە ناوخۆیەکان و لە هەموو ئەو باج و زەریبانی کە وەری دەگرێت. هاوکارانم پێم بەڵێن کە میوانەکەم ئامادەیە. کاک شیروان سوپاس بۆ دەرفەتەی بەێمەتدا. پرسیاری ئەوم لە بەڕێزت کرد یارە سەوتی من نەگەیشت بە بەڕێستان. ئەنجومەنی نەوت و گازی هەرێم ڕۆژی چوارشەممە کە کۆبەوە ئەوەی ڕاگەیان کە ناتوانن ئەو بڕەنەوتەی کە دیاری کراوە لە پرۆژە یاسای بودجەی 2019 عێراق ناتوانن ئامادە بن ئەو بڕەتە سیمی حکوومەتی ناوەند بکەن. هۆکارەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەسڵا ناتوانێن بڕە بەرەم بێنە یاخود نێتێک کە لەگەڵ حکوومەتی ناوەند نەگەنە ڕێکەوتن. ئەگەر هاوکارانم پەیوەندیەکەم لەگەڵ کاکشیروان ئامادە نییە بۆی من تاوەکو میوانەکەم ئامادە بێ کاکشیروان گوێبیستی ئەمەی کاکشیروان بەڵە بەڕزان هەرێمی کوردستان لە 2014ەوە تووشی قەیرانێکی دارایی بوو لە ئاکامی ئەوەی کە هەرێمی کوردستان بە ناوی ئابووری سربەخۆ هەنگاوێکی نا بەڵام بێ دووربینانە ئەم هەنگاوەینە لامان کاتدا هاتە پەرلەمانی کوردستان ئەوەی تاکید کردەوە بۆ نوێنەرانی خەڵکی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە دەتوانێت بە ئابووریەکەی خۆی سربەخۆیانە بیفرۆشێت نەوتەکەی دەتوانێت زۆر لە بەغدا باشتر موچە بدا و زەمانەتی سربەخۆی ئابووریەکەشی دەکات و لە مەترسیەکانی ناسەربەخۆی ئابووری هەرێمی کوردستان ڕزگاری دەبێت. لەگەڵ ئەوەی کە پەرلەمانی کوردستان ئۆکەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کرد ئەمە زۆری نەخان هەڵبەتە زۆری نەخان بەو مانایی کە نەیتوانیت ئەو وعد و بەڵێنانی کە بە نوێنەرانی خەڵکی هەرێمی کوردستانیاندا بیبەنە سەر زۆری نەبرد نەک ئابووریە سربەخۆکەی حکوومەتی هەرێمی کوردستان ژیان و گوزەرانی هاوڵاتیانی خۆش نەکرد بەڵکو کارێکی بەسەر هاوڵاتیان داهێنا پێی یاسایەکیان داهێنا بە ناوی یاسای پاشەکەوتی موچە کە تاوەکو ئێستا بەرۆکی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانی بەرنەداوە. دیاراوکارانم پێم دەڵێن کە میوانەکەم ئامادەیە من هیچی تر کات بە قسەکانی خۆمەوە ناکوژم لەگەڵ میوانەکەم بەڕێز شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆی زیاتر دەکەین. کاک شیروان سوپاس بۆم دەرفەتە. پرسیاری ئەوەم کرد بەڵام سەوتەکەی من لەگەڵ بەڕێزدا پەیوەندیەکەم زۆر سپاس. زۆر سپاس. ئەنجومەنی نەوت و گازی هەرێم چوارشەمەی پێشوو کۆبوونەوەیکی ئەنجامدا لەو کۆبوونەوەیدا ئەوەی ڕاگەیان کە ناتوانێت بڕی 250,000 بەرمیل نەوت ڕادستی حکوومەتی ناوەندکە. ئەمێ بپرسم ئایا لە ئەسڵا بۆچی ناتوانن حکوومەتی هەرێمی کوردستانم بڕەنەوتە تەسلیم بکات لەمە کەمتر بەرەمێنە یاخود نێتێک نییە بۆی کە ئەو پرۆژە یاسایی جێگیر کراوە و کۆتایی دێنێ بە قەیرانەکانی هەرێمی کوردستان قەیرانە دارایەکان مەبەسمە ئەو بەستەڵەکە بشکێنێت و ئەو نێتەی فەرمانبەران کە هەیان بوو لەمە و دووە
بەرۆکی قەیرانی داراییان نەجاتیان دەبێت. ئایا حکوومەت یەرێمی کوردستان بۆ ناتوانێت ئەم بڕەدابین بکات؟ بەناوی خی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. کێشەیەک لە نێوانی هەرێم و بەغدادا هەیە کە بریتیە لە نەوت مەلەفی نەوتی مەلەفێکی ئاڵۆزە لە نێوان هەرێم و بەغدا و کاریگەری بەسەر بودجە و موچەی خەڵکیشتا کردووە. بەنسبەت هەرێمی کوردستانەوە دیارە باشترین بژاردە ئەوەیە کە هەوڵ بدا بە وردی حساباتی خۆی بکە و بە شێوەیەکی شەفاف و بە وردی و بە ڕوونی بە خەڵکی کوردستانیش بڵێ کە ئەوەندە نەوت بەرهەمدێنێ بەوەندە دەیفرۆشێ بە فلان نەشزانێ خەڵکی کوردستان نەشزانێ بە شوێ دەفرۆشتێ کێشەی نییە، بەڵام گرنگەوە بزانە بە چەند دەفرۆشتەوە پارە چەند دێتەوە خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستانە چۆن سەرف دەکرێت. ئەمە ئەلفوبێی ئەوەیە کە خەڵک داوای دەکات لە ڕاستیدا. سەبارەت بە 250,000 بەرمیل نەوتەکە نەخێر حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی لێدوانی ڕەسمی خۆیان و بەپێی لێدوانی ڕسمی وتەبێژی حکوومەتی هەرێمە بەپێی دوا راپۆرتی دیلۆیت کە بڵاوی کردوتەوە حکوومەتی هەرێمی کوردستان 400 بۆ 420 بۆ 450 بۆ 500,000 بەرمیل نەوت. ئەمانە ئەم ڕقەمانە بڵین تەفاوت دەکەن لە مانگێک بۆ مانگێکی تر. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی ڕایگەیان جارێکە 406,000 بەرمیل نەوت هەناردە دەکەن، جارێکی تر ڕایانگەیان هەر بۆ خۆیان راپۆرتی ڕسمی حکوومەتی هەرێم لە 420,000. ئێستا دیلۆیت دەڵێ لەو چەند مانگەی ڕابردوودا لە بینی 450 بۆ 500,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا و لە ڕاستیدا وەزیری نەوت لای ئێمە ناو لیژنەی دارایی باسی لەوە کرد کە ڕۆژانە راپۆرتی بەندەری جیهانی بۆ دێتەوە و لەوەش کە حکوومەتی هەرێمی کوردستان 480,000 بەرمیل نەوت ئەو وای گوت لەناو لیژنەی دارایی، کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت 250,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکات. بەڵام ئەوەی من لە بەیاننامەکەی حکوومەتی هەرێمدا خوێندمەوە و باس کرا ئەوەیە کە ئەوان لەبەر قەرزی شەریکاتی دەوت و لەبەر مستحقاتی شەریکاتی نەوت ناتوانن 250,000 بەرمیل نەوتەکە ڕادەست بکەن، نەک لەبەرەوەی بڕەکەی بەرهەم نەهێنن، چونکە ئەو گرێبەستە نەوتیانەی کە لە هەرێمی کوردستان کراوە جیاوازە لەو گرێبەستە نەوتانەی کە لە بەغدا کراوە و بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان قەرزێکی زۆری شەریکاتی نەوتی لەلایە و وابەستەیە بە هەندێک گرێبەستی نەوتی زۆر گەورەوە، بۆیە ناتوانێت دەستبەرداری ئەم 250,000 بەرمیل نەوتە بێ ئەوەی کە ئێمە لە بەیاننامەکەی حکوومەتی هەرێمدا خوێنمانەوە. لە ڕاستیدا زیاتر لە جارێک من لە بەرپرسانی حکوومەتی هەرێمم بیستوە کە ئەوان ئامادەن نەوتی هەرێمی کوردستان ڕادستی بەغدا بکەن بەمەرجێک بەغدا ئەم قەرزی شەریکاتی نەوتە بخاتە سەرخۆی. لێرەدا با قسەیەک بۆ لە نێوان هەردوو لاشدا بکەین. لە ڕاستیدا حکوومەتی عێراقی نزیکی 12 تریلیۆن دیناری بۆ قتاعی نەوتی بۆ بەرهەمهێنانی نەوت دیاری کردووە، بەڵام لە بەرامبەردا پڕێکی زۆر کەم بۆ دەرهێنانی نەوتی هەرێمی کوردستان دیاری کراوە. بۆیە بەڕای من پێم وایە مەلەفی نەوت مەلەفێکی ئاڵۆزە، زۆر باشە، ڕەهەندێکی سیاسی هەیە، ڕەهەندێکی اقتصادی هەیە، ڕەهەندێکی قانونی هەیە، بۆیە زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ئێستادا کە پەیوەندێکی باش لە نێوان هەرێم و بەغدا هەیە و لە بەغداوە جۆرێک لە نەرمی دەبیندرێ ئەم مەلەفە کۆتایی پێبێنێ و حەلی بکە بە شێوەیەک لە شێوەکان بۆ ئەوەی بۆ ساڵانی داهاتوو تووشی هەمان گرفت نەبینەوە. خەڵکی کوردستان چیتر لە چاوەڕوانی ئەوەدا نەبێ ئایا نەوت ڕادەست دەکرێت یان نەوت ڕادەست ناکرێت، بودجە دێ یان نایە. کۆمەڵێک هەڵی استراتیجی گەورە کرا لە 2014 لە مانگی 2014ەوە بودجەی هەرێمی کوردستان لە بەغداوە بڕدرا. دوجار حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری ئابووری سربەخۆیدا و بڕیاری فرۆشتنی نەوتی بە تاکلایانانەدا بەبێ بگەڕانەوە بۆ بەغدا و ئێستا دیارە دوای شکاتکردنی حکوومەتی بەغدا لە فرۆشتنی نەوتی هەرێم بە شێوەیەکی سربەخۆی ئێستا مەلەفەکە لە دادگای فیدراالیە، بەڵام دادگای فیدراالی مراوەغەی پێدەکا و بڕیارەکە دەرناکە و دەیەوێ ناوێ بڕیارێک دەربکە کە ئەم وەزعە
ئەوەی پەیوەندی ئێستا لە نێوان هەرێم و بەغدا هەیە تێکی بدا بۆیە تەسەوڕ دەکەم چاوەڕێی لێک نزیک بوونەوەی زیاتری هەرێم و بەغدا دەکا کەواتە مادام زەمینەکە لەبارە بۆیە حکومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بێت لە بەغدا گفتوگۆی جددی لەسەر مەلەفی نەوت بکات چکە مەلەفی نەوت ڕاستەوخۆ پەیوەندی بە بودجەی هەرێمی کوردستانەوە زۆر باشە کاک شیروان بەڕێستان فەرمانبەران و بژێوی خەڵکیش هەیە هەوڵە سیاسیەکە ئەو ڕۆڵەی کە لایەنە سیاسیەکان دەیبینن ئایا ئەو نیەتی بەڕێزت باسیەکەن کە دەرفەتێکی نەرم هاتوۆتە پێش بۆی تووشی ئەم جۆرە لە قەیرانە سیاسی و ئابوووریانە نەبنەوە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەنگاوانەی ناوە و نیەتی شەیە بینێت دیارە ئەمە من ینی بەداخەوە تەبان دەڵێم ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغدا بە تەواوی فراکسیۆنە جیاوازەکانەوە پەیوەندێکی ئەوەندە توند و تۆڵ و ئەوەمان لەگەڵ حکوومەتی هەرێم نییە تاوەکو لە ڕاستی نیازی حکوومەتی هەرێم بزانین و بڕیاری ڕسمی حکوومەتی هەرێم و سەرکردایەتی سیاسی کوردمان لەلابێ ئەوەی کە لێکدانەوەی بۆ دەکەین زیاترە و تەسریحانەیە کە لە ئیعلام و لە ڕاگەیاندنەکانەوە جۆمان لە دەبێت و پێگە ڕسمیەکانی حکوومەتی هەرێم لە شخصیاتی ڕسمی ناو حکوومەتی هەرێمەوە کە لە ڕاگەیاندنەکانەوە باس دەکەن لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد زیاتر لە جارێک ئەوان باسییان لەوە کردو کە دەیانوێت مەلەفی نەوتی لەگەڵ بەغدا باس بکەن بەڵام ئەمە تەنها بە قسە نابێ ئەمە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێکی باڵا و بڕیار بەدەست و شارەزە بنێرێ بۆ بەغدا دەکرێت سەرەتا وەفدەکە وەفدێکی ڕسمی سیاسی بێ بەڵام دوجار پێویستی بە فەنیات هەیە پێویستی بەوە هەیە وەفدێکی تەکنیکی بێ لە وردەکاری مەوزوعەکە گفتوگۆ بکە و زۆر باشە کاکشیوانەمەوێ بپرسن کەبووریەکانی ڕەهەندە سیاسیەکەی ڕەهەندە اقتصادیەکەی لە ماوەکانی ڕابردووە لە پێکێنانی حکوومەتی ناوەندیدا لەگەڵ بەغدا لە پێکێنانی حکوومەتی ناوەندیدا وەفدی باڵای لایەنە سیاسیەکان چوونە بەغدا و گفتوگۆ کرا و تەنانەت دەوترێت کە بە تەوافقی سیاسیشەم بودجەیە کۆتایی پێێنراوە و دەنگی لەسەر دراوە بۆچی ئێستا هەرێمی کوردستان ئێستا ئەمە ڕادەگەێنێت کە ناتوانێت ئەو بڕەنەوتە تەسلیم بکات و ناشیەوێت دەژوترێت ئەو نێتەش مادەمەوە تەسلیم ناکە حکوومەتی ناوەندیش دەرفەتی بۆ ڕەخسێ کە بەشێک لەو پارەی کە دەبێت بینێرێت دەتوانێت نەینێرێت بە پێی پرۆژه یاسای بودجەی 2019 عێراق دیارە ئێمە فراکسیۆنە کوردیەکان بە تایبەتی ئەندامانی لیژنەی دارایی ئەندامە کوردەکان دوای بێنەوبەردەیەکی زۆر دوای گفتوگۆ و مفاوەزاتێکی زۆر توانیمان کە قەناعەت بە ئەندامانی تری لیژنەکە بکەین کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەمی دوو ئەگەردایە دەتوانێت نەوتەکە ڕادەست بکە و دەتوانێت نەوت ڕادەست نەکە لەبەر ئەوەی لە ڕاستیدا ئێمە بۆچی ئەوەمان کرد چکە پێمان وا بوو کە یعنی ڕێی ڕسمی حکوومەتی هەرێممان لەلانە بوو ئایا حکوومەتی هەرێم نەوت ڕادەست دەکەیان ڕادەست ناکە خۆ ئەگەر بڕیاری ڕسمی حکوومەتی هەرێممان لەلا بە کە بمازانیبان نەوت ڕادەست دەکە ئێمە لەسەر ئەو ئەساسە گفتوگۆمان دەکرد یان ڕێی ڕسمیمان لەلا بە کە حکوومەتی هەرێم نەوت ڕادەست ناکە لەسەر ئەو ئەساسە گفتوگۆمان دەکرد بۆیە ئێمە هیچ بڕیارێکی ڕسمی حکوومەتی هەرێممان لا نەبوو بۆیە هاتین هەردوو ئەگەرەکەمان لەبەر چاوگرت ئەگەری ئەوەی ئەگەر هاتو حکوومەتی هەرێمی کوردستان نەوت ڕادەست بکە کە 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە ئەوە بە پێی حسەی خۆی لە پرۆژە یاساکەدا چەندی بۆ دیاری کراوە بە پێی ئینفاقی فعلی بۆی دێ لەو کاتەدا موچەی فەرمانبەران بودجەی تەشغیلی بودجەی ئیسیسماری و تەنمیەی ئەقالیم و ئەوەی کە لە مەنافزی حدودی و لە خاڵە سنووریەکان دەست دەکەوێت پێی موازنە بەشێکی هی پارێزگاکانە و لە کۆمەڵێک بابی دیکە لە قەرزەکانی کە حکوومەتی عراقی دەیکا لەو یارمەتی مساعدەتانی کە لە دەرەوە بە حکوومەتی عراقی دەگا هەموو ئەوانە پشکی هەرێمی کوردستان دیاریکراوە بەشی خۆی بۆ دێ
بە پێچەوانەوە ئەگەر هات و حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی ڕادست نەکردواتە 250,000 بەرمیلەکەی ڕادست نەکرد و بۆ خۆی سربەخۆ نەوتی فرۆشت ئەو کاتە ئێمە هاتوین بۆ زمانی موچەی فەرمانبەران و بۆ زمانی موچەی پێشمەرگە ئەم دوو خاڵەمان تەسبیت کردووە ئەوش ئەوەیە کە بودجەی پێشمەرگە لە بودجەی وەزارەتی دیفاع 68 میلیارد دینارە مانگانە دێت ئەمە لەگەڵ هیچ حساب و کتابێک نییە و بۆ یەکەم جارە لەناو پرۆژە یاسای بودجەی عێراقدا موچەی پێشمەرگە بە ژمارە دیاری دەکرێت بە ڕقم ئەمە خاڵێکیان خاڵی دووەمیان ئەوەی تر بۆ ئەوەی بۆ خەڵکی کوردستان ڕوون بێ و بۆ بینەرانیش ڕوون بێت بە تایبەتی بۆ وەڵامی هەندێک کەسیش کە دەیانەوێ ئەم مەوزوعە مەلەفە ئاڵۆز بکەن و خەڵکی کوردستانیش بێ ئومێد بکەن ئەوش ئەوەیە کە ئێمە لەو حسەیە هەرێمی کوردستان کە چەندە بۆ منە 10 تریلیۆن دینارە زیاترە کەمترە چەندە سعری 250,000 بەرمیل نەوتەکە ڕۆژانە لە ساڵێکدا چەند ڕۆژ نەوت هەناردە دەکرێت بە 56 دلار دەخەمڵێنرێ بڕی ئەم پارەیە کەم دەکرێتەوە واتە دەبڕدرێت لە حسەی هەرێم ئەوەکەی تر دەنێردرێت بۆ موچەی فەرمانبەران ئەوەی کە ئێمە حسابمان کرد ئەوەی بڕی ئەم نەوتە ناکاتە 5 تریلیۆن 11 میلیارد 5 تریلیۆن و 100 میلیارد شتەی وایانی تقریبا لەو دەورێ واتە بە هەموو ئەگەرەکان زیاتر لە 5 تریلیۆن دینار دەمێنێتەوە لە حسەی هەرێمی کوردستان کە بەسەر مانگەکانی ساڵدا دابەش دەکرێت بۆ هەرێمی کوردستان دێ بۆیە ئێستا ئەگەرەکە هەردوو ئەگەرەکە لە بەردەمی حکوومەتی هەرێمدا کراوەیە و هەردوو چیشی بەپێی یاسای موازنە قسەی لەسەر کراوە بۆیە تەمە نادەکەین ینی وەکو بیدایەت باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای لیژنەیەکی فەنی وردەوە بێ هەموو ئەو هەردوو ئەگەرەکە لە بەرچاو بگرێ حسابی ئەوە بکە کە بە نەتیجە کامیان قازانج دەکات و کامیان پارەی زیاتری دەست دەکەوە بە کامیان دەتوانێت موچەی فەرمانبەران بە تەواوی بدا پاشەکەوتی موچە لا ببە و پرۆژە خزمەتگوزارەکان دەست پێ بکاتەوە ژیانی خەڵک بژێوی خەڵک و جموجۆڵە بکرێتەوە بازار دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەویان هەڵبژێرێ بۆ ئەم ساڵ زۆر باشە کاک شیروان ساڵی پار حکوومەتی هەرێمی کوردستان ببوورە حکوومەتی ناوەند 370 میلیارد دیناری نارد حکوومەتی هەرێمی کوردستان کەمێک لە پاشەکەوتەکەی کەم کردەوە بە بۆچوونی بەڕێزت ئەوەندەی بەڕێزت هەم لە لیژنەی داراییەی هەم بەپێی ئەو خەمڵاندەی بەڕێزت کردت ئەم ساڵ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو 250,000 بەرمیلەش نەنێرێت ئەو 5 تریلیۆن زیاتری کە بەڕێزت باست کرد بێت پاشەکەوتی موچە ئەتوانێت لەسەر و بنەمایە هەڵ بگیرێت و نەمێنێت ئەمە با بڵین دووسێ پەیوەندی بە دووسێ خاڵەوە هەیە یەکەشیان حکوومەتی هەرێمی کوردستان چەندی پێویستە بۆ لابردنی پاشەکەوتی موچە بە پێی تەسریحی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە 150 میلیارد دیناری تر هەیە بۆ ئەوەی پاشەکەوتی موچە هەڵبگرێ و موچەی فەرمانبەران بە تەواوی بدە ئەمە یەک دوو هەناردەی نەوت زیادی کردووە هەناردەی نەوت زیادی کردووە و سعری نەوت بەرز بۆتەوە بە پێی هەموو ئەگەرەکانیش نەوت ئەمساڵ لە سەروی 60 دلارەوە دەبێت ئەمە دوو ئەمە سێ خاڵ خاڵێکی تر ئەوەیە کە ئەو پارەیە کە لە بەغداوە دێ بە پێی لێکدانەوەی ئێمە کە ئەگەر تەنها موچەی فەرمانبەران و پێشمەرگە بێت دەکاتە 522 میلیارد دینار ئەگەر 522 میلیارد دینار بێت کە لە ڕاستیدا ئێمە چاوەڕێی هاتنی دەفعی یەکەمی پارەی بەغدا دەکەین بە پێی موازنەی 2019 بۆ ئەوەی بزانین ئەم بڕێی کە ئێمە اتفاقمان لەسەر کردووە و لەسەری قسەمان کردووە بەڕێز سەرۆکی پەرلەمان وعدی بە ئێمەدا لە ناو لیژنەی دارایی و هەموو ئەندامانی لیژنەی دارایی وعدیان بە ئێمەداوە و لەگەڵ بەڕێز وەزیری دارایش قسە کراوە ئەگەر هات و ئەم بڕەپارەیە هات بۆ هەرێمی کوردستان تەنها ئەم بڕەپارەیە 205 میلیارد دیناری زیاترە لە 370 پار دوایەوە یاسای چاکسازی و خانەنشینی کە لە خولی ڕابردوو هاتە پەرلەمانی کوردستان و دەنگی لەسەردرا بەڵام گەڕێنرایەوە بۆ حکوومەت ئێستا ئەگەر جارێکی تر ئەم پرۆژە یاسایە بە بڕێک دەستکاریەوە کە پێم وایە بەشی هەرە زۆری فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان وعدیان بە خەڵکی کوردستان داوە کە یاسای چاکسازی جارشکە بێنەوە پەرلەمان بە زووترین کادەم یاسایش لە پەرلەمانی کوردستان تێپەڕێنرێ
لەویش بەپێی تەسریحی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 100 ملیار دینار دەگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت کەواتە و بە فرۆشتنی زیاتری نەوت بە بەرزبوونەوەی نرخی نەوت حکوومەتی هەرێمی کوردستان بۆ 2019 دەتوانێت پاشەکەوتی موچە لا ببە و موچەی تەواوی فەرمانبەران بدە و بەشێکیش لە پرۆژە استراتیژیە خزمەتگوزاریەکان دەست پێ بکاتەوە. ئەوەی کە زۆر گرنگە بۆچی ئەمەندە باسی موچە دەکەین موچە بە تەنها بۆ فەرمانبەر نییە کاتێک کە فەرمانبەر موچە وەردەگرێت کاتێک کە پارە دەچێتە لای فەرمانبەر دەچێتە لای خەڵک بازاڕش دەبوژێتەوە لە ڕاستیدا ئەوە پەیوەندی بە هەموو خەڵکەوە هەیە هەر کاتێک پارە لە بەغداوە بێ حکوومەتی هەرێمی کوردستان موچەی تەواوی فەرمانبەران بدا پاشەکەوت نەهێڵێ وەزعی خەڵک باش ببێ خەڵک دەچێتە بازار زیاتر لە بازارش زیاتر شت دەکرێت کەواتە دوکانداریش قازانج دەکا فیتەریش قازانج دەکا وەستاش قازانج دەکا ینی بازار دەبوژێتەوە ئەمە پەیوەندی بە هەموو خەڵکەوە هەیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە بە دەستبردن بۆ پاشەکەوتی موچە نەک تەنها زەربەی لە فەرمانبەراندا بەڵکو زەربەی لە بازاڕیشدا لە ڕاستیدا. زۆر باش کاک شیروان لە قسەکانی بەڕێستەوە ئەوم بۆ دەرکەوت وتت ئێمە چاوەڕێی ناردنی یەکەم دەفعی ئەو پارێ دەکەین ینی هێشتا ئێوەش لە گومانە ئاژین کە ئایا ئەنێردێ یاخودنا؟ نا ئێمە هیچ گومانمان نییە لەوەی ئێمە وەکو ئەندامی پەرلەمان و ئەندامانی لیژنەی دارایی ئەرچی ئێمە دەرکردنی یاساکە بۆ ئێستا یاساکە دەرکراوە یاساکە لە وەقایعش بڵاو کراوەتەوە ڕێنمایشی بۆ دەرچووە تەواو خراوەتە بواری جێبەجێکردنەوە مەسەلەی جێبەجێکردنی ئەرچی وەزارەتی دارایی و سەرۆک وەزیران و ئەنجومەنی وەزیرانە ئەرچی دووەمی ئێمە چاودێریکردنە بۆیە دەڵێن چاوەڕێی هاتنی دەفعی یەکەمی پارەکەین بۆ ئەوەی ئێمە چاودێری وردی ئەوە بکەین ئەگەر هاتو ئەم پرۆژە یاسایە وەکو خۆی جێبەجێ نەکرا ئێمە ئەو کاتە دەتوانین بە دۆداچوون بکەین دەتوانین لێپرسینەوە بکەین دەتوانین ڕای گشتی بجوڵێنین و لە ڕاستیدا هەنگاوی جددی و عملی بنین بۆ ئەوەی کە پرۆژە یاساکە وەکو خۆی جێبەجێ بکرێت. طبعا ئەوەی بەپێی زانیارەکانی ئێمە ئەم دوو لە مانجی یەک و لە مانجی دوو حکوومەتی عراقی 2370 ملیار دیناری تری ناردووە بۆ هەرێم ئەمە یان ئەوە تاهی تەواوکەری ساڵی 2010 لەبەرەوەی هەر وەکو مانگەکانی 2010 370 ملیار هاتووە یان ئەوە تا بەپێی یاسا یەک لەسەر دوانزەی ساڵی پار تاوەکو پرۆژە یاساکە کەوتێتە بواری جێبەجێکردنەوە ئیشی پێکراوە کە من پێم وایە کە ئەمە تەواوکەری ساڵی 2010 چکە گەروانە با یەک لەسەر دوانزەش ناکە ئەوە حکوومەتی عراقی هەر وەکو ساڵی پار 370 ملیاری ناردووە لە مانگی سێوە ئیطلاقی پارە و ناردنی پارە هەم بۆ پارێزگاکان بۆ ئیستیثمار هەم بۆ هەرێمی کوردستان بەپێی یاسای بەپێی موازنەی 2019 لە مانگی سێوە دەست پێ دەکا بۆیە دەڵێن لە مانگی سێوە چاوەڕێی هاتنی دەفعی یەکەمی پارەکەی بۆ ئەوەی چاودێری وردی بکەین خۆ ئەگەر هاتوو بەپێی ئەو ڕێککەوتن و ئەو وعد و بەڵێنانە نەبێت کە لە ناو لیژنەی دارایی بە ئێمە درراوە بە دڵنیایەوە ئێمە هەڵوێستمان دەبێت و بە دۆداچوونی جددی دەکەین بەڵام پێم وایە هەر بەو شێوە دەبێت کە ئێمە لێکمان داوەتەوە. زۆر باشە. حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند بێگومان کۆمەڵێک خاڵ بەدەر لە پرۆژە یاسای بودجێ عێراق کۆمەڵی خاڵ لە نێوانیاندا واژۆکراوە بۆ نمونە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان ئەو خاڵە سنووریانەی دەکەونە چوارچێوەی خەرائیتی هەرێمی کوردستانەوە تا چەند ئەتوانن لە بەرامبەردا ئەگەر هاتوو ئەو پرۆژە یاسای وەکو پێویست جێبەجێ نەکرا لەلایەن حکوومەتی ناوەندەوە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارتەی پێیە بۆەوەی کە بەکاری بێنێت خاڵە سنووریەکان داهاتەکەی نەگەڕێتەوە بۆ ناوەند. لە ڕاستیدا ئێمە کۆمەڵێک هین هەیە کۆمەڵێک ئەگەری تر هەیە کۆمەڵێک شت هەیە کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستاندایە
طبعا یەکەم پاڵپشتیکردنی حکوومەتەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی لەلایەن کوردەوە لە خۆڕایی نییە، ینی بەدڵنیاییەوە دەبێ حکوومەتی بەغداش چەند هەنگاوێک بێتە پێشێ. ئەمە یەک. دوو، ناردنی نەوتی کەرکووک بە بۆڕیەکانی هەرێمی کوردستاندا کە ئێستا حکوومەتی عێراقی دەیفرۆشێ لەلایەن بەناو خاچی هەرێمی کوردستاندا و لەلایەن ئەو بۆڕیانەی کە بە خاچی هەرێمی کوردستاندا تێدەپەڕن، ئەویش ئەمە خاڵی دوو. خاڵی سێ، تعریفەی گومرجی لە هەموو عێراق یەک خراوە و هەرێمی کوردستانیشی گرتوتەوە، خاڵە سنووریەکان بە هەمان شێوە گومرێک. بۆیە وەکو پێشتریش باسم کرد ئێستا پەیوەندیەکی باشتر لە نێوان هەرێم و بەغدادا هەیە، بۆیە هەموو ئەمانەوا دەکا کە پێم وانییە حکوومەتی عێراق جارێکی تر لەم قۆناغەدا دەست بۆ بڕینی ئەو بەشە بودجەی هەرێمی کوردستان برێت. تەنها پێویستی بە جۆرێک لە ڕێککەوتن، جۆرێک لە ئیتیفاق و جۆرێک لە لێک تێگەشتن هەیە بۆ ئەوەی هەردوو لە بگەنەیەک و بە شێوەیەک قسە بکەن کە بتوانن پرۆژێ بڵین ئەم پرۆژە یاسایە لە قازانجی هەردوو لا جێبەجێ بکرێ. کاک شیروان، لە زۆرینەی کابینەکانی حکوومەتی ناوەند وەزارەتی دارایی و خودی وەزیرەکە پشکی کورد بووە، ئەوە لە ناویشیاندا پارتی دیموکراتی کوردستان و ئەم خولەی کە ئەم کابینەی ئێستاش هەم دراوە بە کورد و لە ناویشیاندا دراوە بە پارتی دیموکراتی کوردستان. خودی وەزیر چ ڕۆڵێکی دەبێت بۆ پاراستنی ئەم یاسا پرۆژە یاسایە؟ کاریگەری دەبێت وەزیرەکە کە کوردەیە خۆت هیچ لە ڕۆڵەکە نابینێت چ کورد بێت چ عەرەب بێ. ئایا لە پاراستنی و ناردنی هەموو مانگێک ئەو بڕێکە بۆ هەرێمی کوردستان دیاریکراوە تا چەند ئەگەر وەزیرێکی ئەکتیڤ و چالاک بێ ڕۆڵی دەبێت بۆ زەمانکردنی ناردنی ئەو بڕەپارەی کە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە؟ طبعا ڕۆڵی جەنابی وەزیر بەم شێوەیە کە دوجار بە بڕیاری طبعا وەزیری دارایی ئێستا بەڕێز دکتۆر فواد حوسێن جگە لەوەی کە وەزیری داراییە جێگیری سەرۆک وەزیرانی شە بۆ کاروباری دارایی، بۆیە دەسەڵاتی سەرفکردن و ناردنی پارەکە دوجار لە دەسەڵاتی ئەودایە و دەتوانێت طبعا ئێستا غیتایەکی یاساییشی لەبەردەستەوە تا لە پێی پرۆژە یاسای موازنە یاسای لەبەردەستەوە پێی یاسا دەتوانێت پشکی هەرێمی کوردستان بنێرێت، جا ئەوە بێکەنەوە تەسلیم دەکات چەوە نەبێکەنەوە تەسلیم ناکەواتە جەنابی وەزیر ئێستا بنەمایەکی یاسایی لەبەردەستە و دوجار بە بڕیاری ئەو پارەکە دەنێردرێ و دەتوانێت ئەویش لەناو ئەنجومەنی وەزیرانیش ئەگەر هاتوو شتێک پەیوەست بوو بە ئەنجومەنی وەزیرانەوە هەم بە حکمیەوەی بۆ خۆی وەزیرە و وەزیری تریشی لەگەڵا هەم بۆ حکمیەوەی کە بۆ خۆی جێگری سەرۆک وەزیرانە دەتوانێت ڕۆڵی کاریگەر و بەرچاو ببینێت لە دیاریکردنی پشکی هەرێمی کوردستان و لە ناردنی پشکی هەرێمی کوردستان لە کاتی خۆیداوە بە پێی یاسای موازنە. دوجار وەکو بعنی لە 2010 وەزیریش کورد نەبووە و هیچ دەقێکی یاساییش نەبووە، تەنها جۆرێک لە ڕێککەوتن لە نێوان هەرێم و بەغدا هەبووە و سندوقی نەقدی دەولی و ئەمریکیەکان جۆرێک لە فشاریان کردو بۆ ئەوەی لێک نزیک بوونەوەیەک لە نێوان هەرێم و بەغدا هەبێ ماگانە 370 میلیارد دینار هاتووە بۆ هەرێمی کوردستان. ئێستا بۆ ئەم ساڵ دەقێکی یاسایی هەیە و جەنابی وەزیر کوردە دەسەڵاتی سەرفکردنی ئەم پارەی هەیە، بۆیە بە دڵنیاییەوە پێمان وایە دەتوانێت ڕۆڵێکی یەکجار کاریگەر و بەرچاو ببینێ لە جێبەجێکردنی یاساکەدا وەکو خۆی وا لە ناردنی پشکی هەرێمی کوردستان. لە سەرەتای جێگیرکردنی پرۆژە یاساکانی بودجەی 2019 و دەنگدان لەسەری جموجۆڵێکی پەرلەمانتاری چاکە بوو، بە تایبەت لیژنەی دارایی ئەو بەڕێزانی کە بە تایبەت کورد بوون، خەڵکی زۆر ئومێدیان پێیان هەبوو، زۆر دڵخۆش بوون بە جموجۆڵ و چالاکیەکانتان، جێگەی دەستخۆشی بوو. بەڵام ئێستا بێدەنگیەکی خامۆشەیە. ئایا ئەو بێدەنگیە کە فەرمانبەران موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕێی ئەویان دەکرد لە مانگی 2019 بەپێی ئەو هەوڵانەی بەڕێستان و نوێنەرانی کورد و لە لیژنەی دارایی کوردەکان
دراوە بگەن بە ئەو خواستە دارایی کە بەڵێنیان پێدرا بوو کە پاشەکەوتی موچە نەمێنێت. ئێستا ئەمەوێت لە کاک شیروانەوە بپرسم و فەرمانبەران بینەرەکانی ئێمە بێگومان ئێستا چاوەڕێ وەڵامن لە مانگی چەنەوە ئەم بودجەی حکومەتی ناوەند دێتە هەرێمی کوردستان و دەشتوانرێ بەبێ پاشەکەوت پێیان بدرێت. طبعا ئەمەی کە ئێمە لە فراکسیۆنە کوردستانیەکان بۆ لیژنەی ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی بە پاڵپشتی فراکسیۆنەکان توانیمان بیکەین ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان ئێستا سەرپشکە لە ڕادەستکردنی نەوتەکە یان ڕادەست نەکردنی. ئەمە یەک. دوو، ئەوەی کە ئێستا خامۆشیەک هەیە یان شتێک هەیە ئەوەیە کە ئێمە ئێستا زیاتر لە مانگێکە لە بەغدانین پشووی وەرزی یاسادانانە و لە کۆتایی ئەم هەفتەیە دەگەڕێنەوە بەغدا. یعنی وە بە پێی زانیاریەکانی ئێمە کە وەرمان گرتووە ئیطلاق و دەرچوونی هیچ پارەیەک بە پێی یاسای 2009 تا ئێستا نەکراوە لە مانگی سێوە واتە لەو مانگەوە ناردنی پارە بۆ پارێزگەکانیش و بۆ هەرێمیش بە پێی بودجەی 2009 دەست پێ دەکات. بەڵام پاشەکەوتی موچە پەیوەندی لابرنی پاشەکەوتی موچە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە واتە حکومەتی هەرێمی کوردستان دەبێت بڕیار لە لابرنی پاشەکەوتی موچە بدات. بەڵام بە هەموو ئەو پێوەرانەی کە باسمان کرد ئەگەر ئەو بڕەپارەیە لە بەغداوە هات نرخی نەوت بەم شێوەیە بۆ هەناردەی نەوت بەم شێوەیە بێ پرۆژەی چاکسازی بێ واتە حکومەتی هەرێمی کوردستان نەک پێویستە پاشەکەوتی موچە لا ببات بەڵکو پێویستە دڵنیاییەک بداتە فەرمانبەران لە چۆنیەتی دانەوەی موچە پاشەکەوت کراوەکانیش بە دروستکردنی حسابی بانقی بێ بە یعنی جۆرێک لە دڵنیایی بداتە فەرمانبەران کەم موچانەی ساڵانی ڕابردوو بۆی پاشەکەوت کردو و نافەوتێ ئێستاش نەبێت لە داهاتوودا دەتوانێت وەریگرێتەوە. بۆیە دڵنیایی دەدەینە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئێمە جارێکی ترکە دەگەڕێنەوە بەغدا یەکەم ئیشمان بە دوواداچوون و متابعی جێبەجێکردنی پرۆژە یاسای بودجەی 2009 هەم لە وەزارەتی داراییەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ هەموو ئەو لایەنە پەیوەندی دارانەی کە پەیوەستن بەوە ئێمە بە داداچوونی خۆمان دەکەین. بەڵام و داواش لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەین کە لە ڕاستیدا بە جدی بێتە سەرخەت مەلەفی نەوت لەگەڵ بەغدا حل بکە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە و کاریگەری لەسەر بودجە هەیە. و ئومێدیش دەکەین کە هەرێمی کوردستان بەڕوونی بە خەڵکی کوردستان بڵێ ئایا لە مانجی سێدا کە موچەی مانجی 12 دەدا لە مانجی 4 موچەی مانجی 1 دەدا هیچ 4 دەدا بە پاشەکەوت دەیدا بەبێ پاشەکەوت دەدا. ینی ئەمە پەیوەندی بە حکومەتی هەرێمی کوردستانەوە هەیە کە ئومێد دەکەین ئەم مەوزوعە هەموو ئەو لایەنانەی کە لە حکومەت بەشدار دەبن هەموو ئەو لایەنانەی کە نوێنەریان هەیە لە پەرلەمان زەخت لەسەر حکوومەتەکە دروستکەن و پلانێکی وا دابنێن کە دڵنیایی بدەنە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان کە لەم ساڵی 2009دا نە چەند مانگێکیان دەخورێ نە پاشەکەوتی موچە دەمێنێ نە ناڕوونیەک دەبێ. یعنی لە ڕاستیدا ناکرێ موچەخۆری هەرێمی کوردستان و خەڵکی فەرمانبەر هەموو ڕۆژ لە ڕاوچەدا بێ ئایا پارەکەی موچەکەی چەندی مانگ پێ دەدرێ و چۆن پێ دەدرێ و پاشەکەوتی لەگەڵا بەبێ پاشەکەوتە کەم دەبێ زیاد دەبێت دێ نایە ناکرێ ئەم ناڕوونیە ئەم قەلەقیە بۆ فەرمانبەران بۆ مامۆستایان بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە ڕاستیدا شتێکی زۆر خراپە. بۆیە تەمەنا دەکەین کە حکومەتی هەرێمی کوردستان ڕوئیەکی ڕوون و وازەحی هەبێ لەگەڵ فەرمانبەران و لەگەڵ خەڵکی خۆی و بەڕوونی بە شەفافی بە خەڵک بڵێ کە وەزعی دارایی لە 2009دا بەم شێوەیە و بەم شێوە موچەی فەرمانبەران دابین دەکات و پاشەکەوتیش پەیوەندی بە حکومەتی هەرێمی کوردستانەوە هەبێ. بەڵام ئێمە لە بەغداوە دڵنیاییماندا ینی تاکیدمان لەوە کردوتەوە کە ئەم پارەیە کە لە بەغداوە دێ دەبێ حەسرەن بۆ موچەی فەرمانبەران بێ بۆ ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت و دەبێت پاشەکەوتی موچە لا ببە ئەگەر هاتوو ئەم پارەیە لە بەغداوە هات. زۆر باشە کاک شیروان دەژوترێت کە حکومەتی ناوەند خۆشی قەیرانێکی زۆری هەیە و قەرزێکی زۆری لەسەر کەڵەکە بووە و بەتایبەت دۆخی پارێزگای بەسڕە یەکێکە لەو کێشانەی کە بەرۆکی حکومەتەکەی عادل عەبدولمادی گرتووە. تا چەند ئەم قسانە دروستن لەوەی کە حکومەتی ناوەند ناتوانێت
تاسەر ئەم پارێ بنێرە لە بەرەوەی قەرزێکی زۆری هەم لەسرە هەم لەوەی کە پارێزگاکانی خوار و ناوەڕاستیشی پێویستیان بە پارێکی زۆر زیاتر هەیە ئەی کاتە بیانوێک بۆی کە بەشێک لەو بیانوانەی کە لە هەرێمی کوردستانیشەوە ئەدرێ بەدەستیان و ئەم بودجێ بۆ ئاخری هەر ئەرقەلێکی تێکە و نانێردرێت تا چەندەم دەنگۆیش دروستە. لە ڕاستیدا من وەکو دەنگۆ ئەوم نەویستووە بەڵام تەمەن نادەکەین نەگاتە ئەم حاڵەتە چکەمە یاسایە ینی بووە بە یاسا و پێویستە هەموو لایەک پێوەی پابند بێ بەڵام ئەوەی ڕاستی بێ ڕاستە حکوومەتی هەیە بەغدا و حکوومەتی ناوەندیش کۆمەڵێک گرفتی دارایی هەیە لەوانە عەجزی زۆرە واتە کورتێنانی بودجەی زۆرە نزیکەی 27 تریلیۆن دیناری عەجز هەیە و زیاتر لە 15 تریلیۆن دینار قەرزی هەیە و بۆ ئەم ساڵ و نزیکەی 5 تریلیۆن دینار فەوائید واتە سووی ئەو قەرزانەی هەیە کە پێشتری کردووە ئێمە توانیمان بۆ ئەم ساڵی 2019 لە لیژنەی دارایی ڕێگە بگرین لەوەی کە حکوومەتی عراقی هیچ قەرزێکی تر لە دەرەوە بکە بەڵکو ناچار بۆ کرد لە حاڵەت لە کاتی پێویستیدا لە حاڵەتی پێویستدا پەنابەرێتە بەر قەرزی ناوخۆ بۆ ئەوەی ئەگەر قازانجێک یان فایدەیەکیشی هەبێ بۆ موسساتە مالیەکانی ناوخۆ بێ بە تایبەتی سندوقی تەقاعودی لە بەغدا پێشنیاری ئەوەیان کردبوو کە ئەوان دەتوانن قەرز بدەن بە حکومەت ئەگەر هاتو حکومەت پێویستی بوو بۆیە هەموو قەرزێکی دەرەچیمان ڕاگرت تەنها ئەوانە نەبێکە پێشتر کراوە و حکومەت ناچارە پێوەی پابند بێ ڕەوشی خزمەتگوزاری لە بەسرا بە تایبەت و لە هەموو پارێزگاکانی خواردی و عێراق تەنانەت لە ناو بەغداشدا خراپە و خەڵک بەڕاستی نیگەرانە وەزعی تەندروستی زۆر خراپە وەزعی پەروەردە لە قەیرانێکی گەورەدایە لە ناوچە تازە ئازادکراوەکانی دوای شەڕی داعش تا ئێستاش مەترسی تیرۆر و تەقینەوە هەیە کۆمەڵێک خەڵک بێکار بووە لە سەرکار دەرکراوە لەو کاتەوە تا ئێستا نەگەڕاوەتەوە سەرکار کۆمەڵێک خەڵک لە کامپەکان و لە مخەیەماتی ئاوارەکاندا تا ئێستا نەگەڕاوەتەوە شوێنی خۆی هەموو ئەوانە گرفتی گەورن لە بەردەم حکومەتەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی ڕاستە حکومەتی عێراقی قەیرانی گەورەی هەیە قەیرانی خزمەتگوزاری قەیرانی ئەمنی و وەزەختێکی ئیقلیمی و دەولیشی لەسرە لەو سیراع و ململانیانەی کە لە ناوچەکەدا هەن لە نێوان ئێران و ئەمریکا لە نێوان هەیمەنەی تورکیا لە وەزعی سووریا چی بەسەردێ و وڵاتانی کەندا ینی هەموو ئەم وڵاتانە بەشێک لە ئەجەندای کاریان لە ناو عێراقدا زەخت دەکەن و فشار دەکەن بۆیە لە ڕاستیدا وەزعی عێراق ئەم وەزع زۆر باشە نییە کە حەسوودی پێ ببین بەڵام ئەوەندەیە کە دەوڵەتە لە حاڵەتی پێویستدا دەتوانێت قەرز وەربگرێت دەتوانێت قەرز بکە بۆیە لەوانەیە لە هیچ حاڵەتێکدا نەگاتە ئەوەی کە ناچار بێ موچەی فەرمانبەران ببڕێ بۆیە ئێمە تاکیدمان لەسەرەوە کردوەوە ئەو پارێکە لە بەغدا بێت تەنها بۆ موچەی فەرمانبەران بێ واتە لەو کاتەشدا ئێمە دەتوانین داکۆچی لەوە بکەین کە فەرمانبەرێک لە سلێمانی فەرمانبەرێک لە هەولێر لە دوهۆک لە هەڵەبجە لە ڕاپەڕین لە گەرمیان هەمان حاڵی فەرمانبەرێکی بەسڕە و نەجەف و کەربەلای هەیە یان بەغدای هەیە بۆیە لەو حاڵەتانەدا پێم وانییە بکار بگات ئەوەی کە دەست بۆ موچەی فەرمانبەران چ لە خواری و عێراق و ناوەڕاستی عێراق چ بۆ هەرێمی کوردستانیش ببرێت زۆر باشە وەکو کۆتا پرسیارم کاک شیروان بەڕێزت وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نوێنەری هەرێمی کوردستانی نوێنەری هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بێگومان ئەبێت لە خەم و ناسۆری ئەوانیش بکۆڵنەوە ئەمەوێت وەکو کۆتا پرسیارم بێگومان کۆمەڵە کێشەی تری دارایی و پەیوەست بە دارایی هەرێمی کوردستان هەیە لەوانە نەبوونی سلفەی پیشەسازی و کوشت و کاڵکە بۆ ماوەی 5 ساڵە بێت ئەم دوو کەرتە فەرامۆش کراوە بەرەو لە ناوچوون دەڕوات هەروەها نەبوونی سلفەی زەواج و عەقارات کە بێگومان ئەمەش لە ڕووی کۆمەڵایەتیەوە گرفتێکی زۆر گەورەی لە ناو هەرێمی کوردستان دروست کردووە ئەمەوێت بزانم بەڕێستان تا چەند ئومێدتان هەیە کە هەرێمی کوردستان و ئێوە لە ڕێگەی فشارە
پەرلەمانیەکانتانەوە دەتوانن کارێ بکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی وا جددی بنێت ئەم گرفتانەی لە کۆڵ بێتەوە و بە عەمەلی بێت کێشەی هاوڵاتیەکانی چارەسەر بکەن نەوەکو ڕۆژ بەڕێکا و ڕۆژ بدا بەدەم ڕۆژێکی ترەوە. لە ڕاستیدا ئەمە پەیوەندی بە بوژانەوەی کەرتی بانقی هەیە لە هەرێمی کوردستان. بانقەکان ناکرێت تەنها وەکو قاسەیەک پارەی تێبکرێ و موچە بدە. بانک دەبێت ئیستیسمار بکات، دەبێت وەبەرهێنان بکە، قەرزی ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکات لە پێدانی قەرز، جا قەرزی زراعی بێ، قەرزی سناعی بێ، قەرزی تیجاری بێ و قەرزی عقارات بێ، سلفەی زەواج بێ و تا کۆتایی. ئەوەی کە ئێستا بڵین هەندێک سلفە هەیە لە حکومەتی ناوەندی لە ناوەڕاست و خواری و عێراق دەدرێت لە ڕێگای بانقی ڕافیدەین و ڕەشیدەوە بە تایبەتی بانقی ڕافیدەین دەدرێەوە لە ڕێگای TBI ئەوانەوە دەدرێت. ئێمە یان ئەوە تا دەبێت کەرتی بانقی لە هەرێمی کوردستان برەو پێ بدەین و ئەو بانقانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بتوانن وەڵامگۆی ئەم داواکاریانەی خەڵک بن، یان ئەوە تا دەبێت ڕێگە بدەین و هەوڵی ئەوە بدەین کە لقەکانی بانقی ڕەشید و ڕافیدەین و بە تایبەتی لقی بانقی مرکزی کە لە سلێمانی نییە و هەوڵی بیهێنینە سلێمانیش بە هەمان شێوەی هەولێر و شوێنەکانی تر بۆ ئەوەی کە ئەم بانقانە بتوانن ئاسانکاری ئەوە بکەن کە هەندێک سلفە بدەن بە هاوڵاتانی هەرێمی کوردستان، جا سلفەی زراعی بێ یان سناعی بێ یان بۆ عقار بێ بەو شێوەیە کە هاوڵاتی پێویستی بە پێ ڕێو شوێنی بانقی ئەو بانقانە هەریەکەیان کۆمەڵێک زەوابت و ڕێو شوێنی خۆی هەیە بە پێی ئەوە سلفە دەدا بە خەڵک. ئێمە لە ڕاستیدا لە هەوڵی ئەوە داین ئینشاءالله. زۆر باش، هەرچەند وتم کۆتا پرسیارم، بەڵام زۆر بە کورتی وەڵامی ئەم کۆتا پرسیارەشیانم بدەیتەوە. سواس دەکەم کاشیروان. ئومێدت هەیە لە مانگی سێوە وەکو بەڕێزت ئاماژە و پێدا فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەکان بەپێ پاشەکەوت پێ بدرێت؟ موچەی هەرێمی کوردستان پەیوەندی بە حکومەتی هەرێمی کوردستانەوە هەیە. موچەی مانجی 12 لە مانجی 3دا سەرف دەکرێت بە پاشەکەوتەوە. ئەمە حکومەتی هەرێمی کوردستان ئەو بڕیاری داوە. بەڵام ئەو بڕەپارەیە کە لە مانجی 3دا لە بەغداوە دێ، ئێمە لەسەر ئەوە قسە لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەین، لەسەر ئەوە مخاتەبەی حکومەتی هەرێمی کوردستان دەکەین کە بۆ مانجی داهاتوو چی بکە کە ئەو بڕەپارەی بۆ هاتووە. ئینجا دێن حساب و کتابی بۆ دەکەین کە دەتوانێت موچەی فەرمانبەران بەبێ پاشەکەوت بدات کە ئەومێدیش دەکەین وابێت ئینشاءالله. بەڵێ زۆر سوپاس. بەڵام لە مانجی 3دا موچەی مانجی 12 دەدا و ڕایگەیاندووە و لیستی موچە بڵاو کراوەتەوە بە پاشەکەوتی شەوەیە بەداخەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ماڵقەی بەرنامەی ژێرخان لەگەڵمان بوون. زۆر سپاس بۆ بەڕێستان. بینەرانی ئازیز و خۆشەویست، سپاس تاوەکوی ئێستا بینەرمان بوون. بەخوای گەورەتان ئەسپێرم. کاتێکی خۆش.